باشە با بینە سەر جۆرەکانی نێتوۆرک. تۆڕی ناوچەی کەسی پان تۆڕێکی زۆر بچووکە کە ڕووبەری سنووردار دەگرێتەوە وەک مەودای یەک کەس بە زۆری لە چەند مەترێک زیاتر نابێت. نمونە بلوتوس. با بین بە ئاسانی باسی لێ بکەین. بۆ نمونە ئێستا لەو ڕسمەشم دانایە کە لاپتۆپێکە ئەگە ببینن پەیوەندی لەگەڵ موبایل هەیە، لەگەڵ پرینتەری خۆی هەیە، لەگەڵ ماوسی خۆی هەیە، لەگەڵ هیچفۆن و لەگەڵ موبایل. کەواتە کە دەرێن تۆڕێکی زۆر بچووکە ڕووبەری سنووردار دەگرێتەوە وەک مەودای یەک کەس، کەواتە لێ کە زیاتر ناگرتەوە. پێرسنەڵ یعنی کەسی. ئەریە ناوچە نێتوۆرک کۆتمان تۆڕ یعنی تۆڕی ناوچەی کەسی. باشە تۆڕێکی زۆر بچووکە تەنها خۆت و ئامێرەکان دەگرێتەوە. با باسی لۆکاڵ ئەریە نێتوۆرک بکەین کە پێی دەڵێن لان. ئەم تۆڕە لۆکاڵیە لە ڕۆی ڕووبەرەوە سنووردارە. هەروەها تۆڕێکە کە چەند کۆمپیوتەرێک بێکەوە دەبەستێتەوە بەڵام لە چوارچێوەی ڕووبەرێکی جوگرافیای بچووکدا، وەک بینایەک کە لە زیاتر لە نەهۆمێک پێک هاتووە یان چەند بینایەکی دراوسێ وەک زانکۆ، نەخۆشخانە یان کۆمپانیایەک و هەروەها بەربڵاوترین تۆڕە. باسی لان دەکەین. لان چییە؟ لۆکەڵ ئەریە نێتوۆرک. ئەم تۆڕە لۆکاڵیە لە ڕۆی ڕووبەرەوە سنووردارە. کاتێک دەڵێن سنووردارە بۆ نمونە لە ناو نەخۆشخانەیەک چەند نەهۆمە بەڵام ئەم تۆڕە سنووردارە لەم نەخۆشخانەیە. لە زانکۆیەک کە لە چەند نەهۆمە کە لۆکاڵ ئەریە نێتوۆرک بەکاردێنی لە عینەن کات سنووردارە چونکە تایبەتە بەو شوێنە وەک زانکۆ نەخۆشخانە. با هەندێک تێبینیش بدەین لەسەر لان. گرۆپێکە لە ئامێر کە لە کۆمپیوتەر و سێڤەر و پرینتەر سویچ ڕاوتەر هەموو ئەو ئامێرانە باسی لێ دەکەین بەڵام گرۆپێکن لەو ئامێرانە. باشە that are located in the same building. هەر هەمویان لە یەک بینانە. wireless local area network ئەمەیان تۆڕەکانی ناوچەی ناوخۆیی بێوایر هەر عینەن فکرەی لانە بەڵام بێوایر. تۆڕی ناوچەیی بێتەل ینی بێوایر جۆرێکە لە تۆڕی ناوچەیی کە تەکنەلۆژیای پەیوەندی بێتەل بەکاردەهێنێت بۆ بەستنەوەی ئامێرەکان لە ناوچەیەکی سنوورداردا وەک ماڵ و ئۆفیس یاخود کامبۆس. wireless LAN ڕێگە بە ئامێرەکان دەدات پەیوەندی بکەن و سەرچاوەکان هاوبەش بکەن بەبێ پێویستی بە کێبڵی فیزیکی. ئەمەش نەرمی و جوڵە دابین دەکات. وەک لەو ڕسمەی دیارە کە ڕاوتەرە ڕەبتی wireless access point کرایە. باس لەو ئامێران دەکەن حەز ناکەم بچمە ناو تەفاسیلی ئامێرەکان بەڵام wireless access point ئامێرەکە تەنها وایفای بڵاو دەکاتەوە، تەنها wireless network بڵاو دەکاتەوە. پاشان ئامێرەکان ئەگە ببینن لەو ڕسمەی ڕەبتی access pointەکە بووینە. کەواتە wireless local area network چییە؟ نەفسی فیکرەی لانە بەڵام بێوایر. بینە سەر جۆرەکەی دیکە کامبۆس ئەریە نێتوۆرکەوە هە لە ناوی خۆی دیارە کامبۆس ئەریە نێتوۆرک پێ دەڵێن کان تۆڕی کەمپی زانکۆ. تۆڕێکە کە کۆمەڵێک تۆڕی ناوخۆیی لان لەسەر ناوچەیەکی جوگرافی دیاریکراو وە کەمپی زانکۆیان کۆمەڵگە پیشەسازیە گەورەکان دابین دەکات. وەک لەو ڕسمەی دیارە کە چەند بینایەکی گەورە ڕەبتی بۆ نمونە ئەو مەکتەبە کرانە یاخود هەر سێکیان ڕەبتی یەکتر کراینە. بەڵام لێرە کە درێن کامبۆس نێتوۆرک ئەریە بۆ بینای گەورەیە. یعنی بۆ نمونە چەند زانکۆیەکت هەیە لەم بۆ نمونە لەم شارە دەتەوێت ئەو زانکۆیانە ڕەبتی یەکتر بکەیت ئەوە پێی دەڵێن کامبۆس ئەریە نێتوۆرک. تەبەنەوەش ئامێری خۆی هەیە، شێوازی بەستنی خۆی هەیە. دێنە سەر ئەوی تریان ستۆرێج ئەریە نێتوۆرک پێی دەڵێن سان. سان تۆڕێکی تایبەتمەندە کە ئامێرەکانی هەڵگرتن و سێڤەرەکان بەیەکەوە دەبەستێتەوە. دەسڕاکێشنێکی خێرا و متمانە پێکراو بۆ زانیارە هەڵگراوەکان دابین دەکات. سان چارەسەیەکی کاریگەرە بۆ بڕێوەبردننی هەڵگرتن لەو ژینگانەی کە پێویستە بەبڕێکی زۆری داتا هەیە. ئەوەیان ئەم شێوازەیان. پێنجەم شێوازی نێتوۆرک ستۆرج ئەریە نێتوۆرک. ستۆرج واتە هەڵگرتن خزمکردن، ئەریە گوتمان ناوچە، نێتوۆرک گوتمان نێتوۆرک. کەواتە ئەو شێوازەیان تایبەتە بە هەڵگرتنی داتا. تۆڕی ناوچەی گەورەمان جۆرێکە لە تۆڕ کە ناوچەیەکی گەورە دەگرێتەوە. ڕۆماڵکردنی تۆڕ بۆ چەندین بینایان شوێنێک کە لە ناو شارێک یان کەمپێکی گەورە دابین دەکات.
گەورەترە لە تۆڕی ناوچەی ناوخۆیی لان بەڵام بچووکترە لە تۆڕی ناوچەی فەرەوان وان. کەواتە گەورەترە لە لان بەڵام گچکەترە لە تۆڕی وان. طبعاً هێشتا نەگەشتێنە تۆڕی وان بەڵام بە کورتیەکەی گەورەترە لە لان. گوتمان لان چییە؟ لان چەندین ئامێر و کۆمپیوتەر و نێتوۆرکە لە یەک شوێنی دیاریکرا و سنووردارە، یعنی نەخۆشخانەیەک، زانکۆیەک، کۆمپانیایەک کە لە چەند نهۆم پێک هاتیە بەڵام تایبەتە بەو سنوورە. بەڵام مان گەورەترە لەوەیان. بۆ چونکە گەسێری ئەو ڕسمە بکەن 4 بینایە، هەر بینایەک لانی خۆی هەیە. بۆ نمونە ئەو بینایە 12 نهۆمە 20 نهۆمە 20 نهۆم لانی هەیە، بێکتر کۆمپیوتەرەکان ئیش لەگەڵ یەکتر دەکەن. بینایەکەی تریش عینەن ئەوەندە ئامێرەی تێدا، بەڵام ئەو بینایی تر دوورترە. 4 بینانە، هەر 4 بینا دەیانەوێت خۆیان ڕەبتی یەکتر بکەن. باشە، ئەوە ئەو جۆرە نێتوۆرکەی بۆ بەکاردەهێنی کە پێی دەڵێن مان. واید ئەریە نێتوۆرک وان تۆڕی ناوچەی فەرەوان وان جۆرێکە لە تۆڕ کە بەسەر ناوچەیەکی جوگرافیای گەورە درێژ دەبێتەوە. زۆر جار وڵاتێک یان کێشورێک و چەندین تۆڕی بچووک بەیەکەوە دەبەستێتەوە وەک تۆڕەکانی ناوچەی ناوخۆیی و تۆڕەکانی شارە گەورەکانمان بۆ پەیوەندیکردن و هاوبەشکردنی سەرچاوە لە مەودای فەرەواندا. ئەوەیان واید ئەریە نێتوۆرک وان. ئێستا باسی لێ دەکەین. وان تقریبان دەتانی بڵێ گەورەترین شێوازی نێتوۆرکە، یعنی لە کۆتاییەکەیتی زۆر گەورەیە ئەو شێوازەیان. بۆ نمونە تۆ وڵات بە وڵات دەبەستیەوە. باشترین نمونە تاکو تێبگەن لە وان واید ئەریە نێتوۆرک ئینتەرنێتە. ئەو ئینتەرنێتێک کە خۆت بەکاری دێنی لێرەوە دەتانی بچی هەر ویبسایتێک ئەمازۆن بی گوگڵ بی بکەیەوە، ئەمەیان تۆ لە شاری خۆت پەیوەندیت کرد بەو شارەی کە سێرڤەرەکەی لێیەکە ویبسایتەکەی لێ پێ دەبێت. ئەوەیان نمونەی بە واید ئەریە نێتوۆرک. گوتمان باشترین نمونەی ئینتەرنێتە. گلۆبڵ ئەریە نێتوۆرک تۆڕێکە کە هەموو جیهان دەگرێتەوە. تۆڕ و ئامێرەکانی وڵات و کێشورە جیاوازەکان بەیەکەوە دەبەستێتەوە. نوێنەرایەتی گەورەترین زۆری تۆڕ دەکات لە ڕۆی گەیشتن بە جوگرافیاوە، زۆر جار بۆ ئاسانکاری پەیوەندی نێودەوڵەتی و گواستنەوەی زانیاری بەکارت هێنرێت. ئەوەیان تۆڕێکی عالەمیە، تۆڕێکی جیهانیە، یعنی لە ڕۆی قمر سناعیەوە، لە ڕۆی ئامێری سەتەلایتی بەرز ئەوانە کە گوتمان دەوڵەت و کێشوەرەکان بەیەکتری دەبستێن. لەم ڤیدیۆیە باسی جۆرەکانی نێتوۆرکمان کرد. ڤیدیۆی بێتەوە ئینشاءالله باس لە لۆکەڵ ئەریە نێتوۆرک دەکەین. تاکو ڤیدیۆی بێتەوە خوداتان